بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە بارەی دوایی نامادەکاریەکانی کۆمسیۆن لە کەرکووکەوە بەڕێز عەلی عەباس وتێبێژی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە کەرکووک لەگەڵمان دەبێت. بەڕێز عەلی عەباس سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. گەلێک بخێراتنە کوردستان 24 کۆمسیۆنی هەفتەیەک ji dema destîşankirî yekşemiya derbasbûyî dirêj kir. Hîç qirarek yan jî daxwaziyekê fermî hatiye arastekirin ji aliyê layanên siyasî heta ku dem zêdetir bihête dirêjkirin. سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ مینەرانی کەناڵە ڕێزەکەتان. کۆمیسیۆن بەردەوامە لە ڕێوشێن و ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگەکانی عێراق. ڕێوشێنەکان زۆر بە باشی بەرەو دەچن، هیچ کۆسپێک ناتۆتە پێشکەشانی باز بێت. پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەستی پێکردووە، هەر لە نۆی حوتەوە دەستی پێکردووە تاوەکو حوتی هەشت بەردەوام دەبێت ماوەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کۆتایی دێت. Li Kerkûkê hîç hevpeymaniyekê xwe tomar kiriye? تاوەکو ئەم ساتە هیچ جۆرە لیستێک کە سەر بە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکە بێت تۆمار نەکراوە. تاوەکو ئێستا سەردانی ئێمان نەکردووە هیچ لە لیستێک بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان. بەڵێ ئێستا بە دەنگەوە هاتنی خەڵک لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ تۆماری ناو بۆ نوێکردنەوەی ناوەکانیان باش بوو. بەڵێ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران زۆر بە باشی بڕێوە دەچێت، هیچ زۆرە کێشێک و لەمپەرێک نییە. هاوڵاتیان زۆر بەچڕی سەردانی بنکەکانی تۆمارکردن دەکەن لە تەواوی پارێزگای کەرکووک. باشە گەلێک بەحسا ئەو لە هەروەها ژمارەیەکی زۆر باتۆنی بڵێن 157 دەنگدەران تۆمار کراون لە هەمان کاتەوە زیاتر لە 13,000 لەو لە داگبوانی نوێ تۆمارکراکردن لە دایبوانی 2004 و 2005 تۆمار کراون. هێژرا عەلی گەلێک بەحسا ئەو لە هەیە سندوقان دەهێتەکردن لە کەرکووکێ و تەمامێ ناوچەیەن مادەیە 140. کۆمسیۆنێ چڕێ کارێک گرتیە بەر خوپاراستنا دەرئەنجامên هەڵبژاردنان ku bi taybetî Kurdan tirs ji derîncaman heye. هیچ ترسێک لە ئارەدا نیە، هیچ ترسێک لە ئارەدا نیە. کۆمیسیۆن کار دەکات لە چوارچێوەی ڕێنماییەکان کە لە نووسینگەی نیشتمانیەوە دەرچوون. هەموو دەنگەکان پارێزراون، هیچ زۆرە ترسێک لە ئارەدا نیە. کاروبارەکان زۆر بە باشی بەڕێوە دەچن، دەتوانین بڵێن هیچ کۆسپ و لەمپەرێک کەشیانی باس بێت لە ئارەدا نیە. پێیان دەڵێن ترسان لە دەنگانتان نەبێت. ئەو شێوازی هەڵبژاردنەوە سیستمەی کە کاری پێکرێت تا چەند واکات کە ساختەکاری کەم بکرێتەوە. وەکو گوتمان هیچ زۆرە ساختەکاریەک ڕوونادات. بەڵگەش ئەوەیە کە هەڵبژاردنەکانی ساڵی 2021 هەڵبژاردنێکی زۆر سەرکەوتوو پاک بوو لە هەموو ڕوێکەوە، لە ڕووی لۆجستیەوە، لە ڕووی تەکنیکیەوە هیچ گومانێک لە هەڵبژاردن هەڵناگرێت. بۆیە ئەوەی کە کراوە ئەمەش بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی راپۆرتی چاودێرە نێودەوڵەتەکان و هەروەها راپۆرتی چاودێری ناوخۆیەکان و راپۆرتی تەواوی لانە سیاسیەکان و ڕاگەیاندکار و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەمووان شایەتی ئەویان داواکە کە هەڵبژاردنەکانی ساڵی 2021 هەڵبژاردنێکی زۆر پاک و پێگەرد و سەرکەوتوو بوون. لە هەمان کاتدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ساڵی 2023 بە هەمان شێوە هەڵبژاردنێک دەبێت هاوشێوەی هەڵبژاردننی 2021 لە ڕووی پاک و خاوێنیەوە هیچ زۆرە ترسێک وەکو گوتمان لە ئارادا نییە کە باسی بکەین. هەڵبژاردنێک دەبێت زۆر پاک و بێگەر دەبێت. ئەم هەڵبژاردنە بەڕاستی بە تایبەت بڵێن بە کارتی بایۆمەتری ئەنجام دەدرێت، واتە بە هیچ شێوێک دەرفەتی ساختەکاری تێدا نییە، تەنها و تەنها دەنگ بە کارتی بایۆمەتری
دەنگ باشە هێژای دەدرێت. علیتە پێشتر ئاماژە کرد و هیچ هەفپەیمانیەکی لە سنوورە کەرکووکی خۆ تۆمار نەکردە کوردانژی دەرفەتەکەوەها نەمایە تەنێ 5 ڕۆژمانە ئەگەر هاتو یاگی بگرن و خۆ تۆمار بکەن یانژی بچەند هەفپەیمانێن جودا ئەرێ چەند حەزبە لیستێن خۆ یانژی ناوێن خۆ تۆمارکردە لە سنوورێ کەرکووکێ بوان هەلبژارتنە نزیکەی 50 پارت و لایانی سیاسی تۆمار کراون لە کەرکک 50 پارت و لایانی سیاسی بەشدار و خۆیان تۆمار کردووە. بەڵام تاوکو ئێستا هیچ کاندیدێک سەردانی نووسنگەی کەرکوچی نەکردووە بۆ ئەوەی ناوەکەی پەسەند بکرێکەوەی کە بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی ساڵی 2023 بکات. باشە هێژای علی عباس بەردەفکی ئۆفیسە کەرکووکێ کۆمسیۆنە بڵندە سەر بەخۆیان عراقی گەلەک سپاس.